نەوشیروان مەجید یەکێک لە نووسەرە دیارەکانی شاری هەڵەبجەی خۆشەویست لە ئێستاە نوێترین کتێبی خۆی لە مەراسیمێکی تایبەتە بۆ ئامادەبووان خستەڕوو و هەروەها گفتوگۆ دەربارەی ناوەڕۆکی کتێبەکەش لە نێو کۆبوونەوەیەکە کرا. لە مەراسیمێکدا لە هۆڵی ڕۆشنبیری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە میوانان مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوە بۆ کتێبی سیمبۆلیسم لە عیرفاندا سەنایی مەحوی بەڕێوەچوو. مەراسیمەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە ڕێکخرا بوو کە تێیدا ڕێبوار جەمال سەگرمە خوێندنەوەی بۆ کتێبەکە کرد. ئەم کتێبە هەوڵی کارکردنی 2 ساڵی نووسەر نەوشیروان مەجید بوو کە بە شێوەیەکی زانستی بەراوردکاری ئەنجامدا بوو. کتێبی سیمبۆلیزم لە عیرفاندا کتێبێکە تەواو بابەتێکی زانستیە بەراوردە لە نێوان 2 شاعیرە کە یەکیان سەناییە فارسە یەکیان مەحویە کوردە لە 2 قۆناغی جیایە لە 2 سەردەمی جیایە لە 2 جوگرافیای جیایە لە نێوان 2 گەریجیە کاگەنشوان هاتووە ئەدەبی بەراوردکاری لە نێوان خەزەلیاتی ئەم 2 شاعیرە کرد. ئەم باسە باسێکی تەواو زانستیە پشتی بە قوتابخانەی ئەدەبی بەراوردکاری فەڕەنسی بەستووە هاتووە لە نێوان دەقەکانی سەنایی کە 400 دقە 200 دقی وەکو بابەت وەرگرتووە لای مەحوی 131 دقە هاتووە 92 دقی وەکو بابەت وەرگرتووە هاتووە ئەو هێما و ڕەمزانی کە لەناو ئەدەبی بەراوردکاریە هەیە هاتووە لە نێوان خەزەلاتی ئەم 2 شاعیرە بەراوردی کردووە و لە کۆتایی کتێبەکە کۆمەڵە خشتەی بەراوردکاری داناوە کە تەواو بابەتێکی زانستی. ئێمە لەم کتێبەدا هەوڵمان داوە دیارە پێشم بەرەمەبەرەمی ترمان نەبوو وەکو لێکۆڵینەوە و توێژینەوە و شێعر لە گۆڤار و ڕۆژنامەکان وڵامان کرد بەڵام وەکو بابەتێکی ئەکادمی ئەمە یەکەمین بابەتە هەوڵمان داوە لەم کتێبەدا کە تیژ بخینە سەر ئەدەبیاتی عیرفانی لە ئەدەبی کوردی بە تایبەتی مەحویمان هەڵبژاردووە بەراوردمان کردو بە شاعیرێکی فارس کە ناوی سەناییە سەناوی شاعیرێکی گومناوە لە ئەدەبی کوردیە کەمترین کەسەی ناسێ هەوڵمان داوە ڕوونی بکەینەوە کە سیمبۆلیزم لە عیرفاندا هۆکاری خۆی هەیە و نزیکەی 500 ڕەمز لە عیرفانە هەیە هەوڵمان داوە ئێمە تیژ بخێنە سەر گرنگترینیان کە بەکار هاتوون و هەروەها بۆ خوێنەری کوردیشی ڕوون بکەینەوە کە ئەدەبی کوردی هاوشانە لەگەڵ ئەدەبی گەلانی هاوسێدا و هەروەها هەوڵمان داوە کە ئاخێوەرانی هەردوو زمان لێکتر نزیک بکەینەوە بۆ بنەما هاوبەشانەی کە لە عیرفانی هاوبەش و دنیابینی هاوبەش و تێڕوانینی هاوبەشە بۆ ژیان هەیە.